شەو چاڵنجی کەسێکرا بە ناوی حاجی کامیل خاوەنی پروۆژەی ئاڵتون سیتی لە چاڵنجە ملیۆنەکە ناوی هێنراوە ئێستا بڕی 2 ملیۆن دینار هاوکاری کەمپینەکەی گەیان دەستمان. من لە پێش ئەو کەمپینە وەستاوم کە ماوەی 3 ڕۆژە لەلایەن خەڵکی خوڕماتووە ڕاگەیەنراوە و شەوی ڕابردوو کۆتایی بە کەمپینەکە هات، بەڵام کە ئەوەی کە هەیە ئێستا دوێنێ چاڵنجیان ڕاگەیان چاڵنج بۆ کۆمەڵێک سەرمایەدار و کەسایەتی قەزاکە هەندێکیان هاتوونەتە دەمی چاڵنجەکەیان قبول کرد و هاتوونە دەمی کەمپینەکە و ئەو ڕێژەیە کەوا دیاری کراوە یاخود داوایان لێکراوە هاوردیانە و من ئێستامەوێت بچمە لای یەکێک لە سەرپەرشتیاری کەمپینەکە. سڵاو لێ بێ. سڵاو بەخێر بێ. ئێوەم کەمپینە ماوەی چەند ڕۆژە و بەردەوامن و شەوی ڕابردوو کۆتاییتان پێنا، ئێستا تاکو کەی بەردەوامەوە ئەو چاڵنجانەی کە ڕەتان گەیاندووە تاکو کەی بەردەوامە و دواتر چۆن ئەیگەینەوە؟ لە ڕاستیدا ئێمە بڕیاروا بە 3 ڕۆژ کەمپینەکان بەردەوام کەمپینی ڕۆژاوە بۆ خوڕماتوو، بەڵام بە حکومی کۆمەڵە سەرمایەدار کۆمەڵی خەڵکی باشی خەڵکی خوڕماتوو هاتنە سەرخەت و بابەتەکە بۆ چاڵنجکردنی یەکتر بۆیە منافسەیەکی باش دروست بووە لە بینیانە. ئێمە ئەمڕۆشمان زیاد کرد بۆ ئەوەی ینی ئەمڕۆ 4م ڕۆژە زیادمان کرد بۆەوەی هەوڵ دەین زۆرترین داهات جایان زۆتری کۆمەک بۆ براکەمان کۆبکەینەوە لە ڕووی مادیوە دا لە ماوەی 3 ڕابرد زیاتر لە 80 ملیۆن دینار کۆکراوەتەوە. ئەمڕۆ چاوەڕێکین پارەکە بگاتە سەروی 100 ملیۆن دینار بۆ ئەوەی پارێکی باش و زیاتر بگاتە دەستی براکەمان لە ڕۆژاوی کوردستان. خەڵکی باش هاتووە سەرخەت، خەڵکی باش لە خەڵکی خوڕماتوو، ینی خەڵداوای لێمە کە کەمپینەکە بەردەوام بکەین. ئەم بڕیارەوە بە 3 ڕۆژ کۆتایی بە کەمپینەکە، بەڵامتر خەڵکێکی باش لە خوڕماتوو داوایان لێمان کرد لە ڕێی تەلەفۆن لە ڕێی نامەناردنەوە داوایان لێمان کرد بەردەوام بین. بۆ ئێمە ناچارین کە ئەمڕۆژ بەردەوام بین تاوەکو شەو چاوەڕێی ئەو خەڵکاکەین کە تا ئێستا نەهاتون بۆ کەمپینەکە و چاوەڕێی ئەو خەڵکاکەین کە ناوەکان ناویان هێراوە وەکو چاڵنج چاوەڕێی ئەومان بەڕاستی. باسی ئەومە بکە کە کۆتاییتە پێنا دواتر کەی ئەم پارێ ئەبەن بۆ ڕۆژاوا چۆنی بن ڕێکارەکان چۆنە؟ لە ڕاستیدا ڕێکارەکان ئێستا دوو جۆر ڕێکار هەیە کە ئەم پارە بگاتە براکانمان. یەک لێرە نوێنەتی حکوومەتی خۆسەر هەیە لە هەرێمی کوردستان وادوو لە ڕێی مانگی سووری کوردتاوە کوێستا بڕارەیەک لای نەبووە تۆ کام دەستپیلی کام ئەوە یەکەین، بەڵام کۆمەڵە گەنج کە لێرە کەمپینەکە سەرپێشتەکەن حەزیان کرد خۆیان بچنە ڕۆژاوە و پارەکە بەدەستی خۆیان بن، بەڵام چاوەڕێگەین ئێمە گرنگەوەیە پارەکە بە باشترین شێوە بە جوانترین شێوە گادەستی براکەمان ڕۆژاوە دڵنیابیشکەوە ئابێ. باسی ئەومە بکەم شەو لە ماوەی ئەم 3 ڕۆژە چەندێک کۆکرایەوە تەنها لە کەمپینەکە جگە لە چاڵنجەکان کە بەس مۆتا کە جگە لەوەی ئەمڕۆ. بەڵێ جگە لە ئەمڕۆ تا ئێستا نازانین مەسەڵەن چی دێت. ئەمڕۆ چاڵنجە زۆر کراوە کە ئەبێ ئەو هەمویان بێن تاوەکو زیاتر لە 80 ملیۆن لە ماوەی 3 ڕۆژ ڕابردووە خەڵکی خوڕماتوو بە هەموو خەڵکی خوڕماتوو تەمان نەتەوەکان شتیان کورد عەرەب تورکمان لە کرێکارێک و تاوەکو سەرمایەدارێک لەم کەمپینە بەشداریان کردووە زیاتر لە 80 ملیۆن دینار کۆکراوە تاوەکو ئێستا. ئێستا لە کاتی قسەکردنا بینم ئەمە هەوڵاتی پێم وایە پارەی هێناوە ئەگەر بێت هێرە عەزێت نەوێت ئەمە لە چاڵنجەکە ناوی هێنراوە یاخودان خۆبەخشیاتەوە. سەلام کاکە سیروان. ئەمە کاکە سیروانە لە ماوەی 2 ڕۆژی 3 ڕۆژ ڕابردوو لەگەڵمان بووە. ئەمە شەو چاڵنجی کەسێکرا بە ناوی حاجی کامیل خاوەنی پروۆژەی ئاڵتون سیتی لە چاڵنجە ملیۆنەکە ناوی هێنراوە ئێستا بڕی 2 ملیۆن دینار هاوکاری کەمپینەکەی گەیان دەستمان.